بەرە بیسەرانی خۆشەویست لە ڕادیۆ سەلام لەسەر شەپۆلی 94.3 لە هەرێمی کوردستان لە عێراق بەگشتی ڕۆژانە ئێمە داهێنەری نوێ لە بواری جیاجا دەبینین. یەک لەو کەسانەی کە لەم ماوەی دوایی زۆر باسی لەسەر کرا، کەسێک کە وەکو بڵێن داهێنانێکی کردووە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بوونی نییە. کارزان عومەر داهێنەری براندی تابلۆی سپرا کە پێش ئێستاش لەوانەیە هەندێک ئاگاتان لە ئیشی ئەو بوو بێتن. ئەمڕۆ حەول دەدەین زیاتر ئیشی مامۆستا کارزانی بدەینە ناساندن کە بە ڕێگای تەلەفۆن لەگەڵمانە. بەڵێ مامۆستا کارزان عومەر، زۆر سپاس بۆ ئەو دەرفەتەی بە ئێمەت بەخشی و پێم خۆشە بە کورتی پێمان بڵێ چۆن بوو ئەو داهێنانە نوێت ئەنجامدا؟ ئایا ئێوە لەناو خێزانێکی هونەرمەندن؟ ئایا هاوڕێکانت کەسانی دەوروبەر هونەرمەندن؟ یاخود چۆن بوو ئیتر خوای گەورە ئەو بەهرەی بە نەسیبی ئێوە کرد، بە ڕزقی ئێوە کرد؟ سڵاو ڕێز، سپاس بۆ دەرفەتە جوانە. خۆشحاڵم لەم دەرفەتەدا بە خزمەت ئێوەدا شاد دەبم. من کارزان عومەرم، خاوەنی یەکەمین پەڕاندی تابلۆی سپرام. سپاس بۆخۆ کارەکارم لە ئێستادا وەکو براندێک مامەڵەی لەگەڵ دەکرێت بۆ ئەوەی کەوا وەڵامی پرسیارەکەت بدەمەوە. من سەرەتای ژیانمدا لە چەند جەمسەرێکەوە دەستم پێ کردووە تاکو ئێستاش بەردەوامم. بەڵام لە ئێستادا کاریگەرترینیان ئەوەیە کەوا من خاوەنی ئەوم داهێنانە هونەریەم کەوا یەکەمین ستایلە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا پەیڕەو دەکرێت لە بواری وێنەکێشان بە سپڕای. دەتوانم بڵێم دەرفەتێکی زۆر باشە بوو. من ئەو کاتە یاریزانی تۆ پێخوری نایبی کوردستان و عێراق بووم لە یانەی بروسک. درێژەم بەکاری وەرزشی دەدات و لەو فترێدا دەرفەتێک ڕخسەکەوە من بتوانم بۆ یەکەمین جار ئەم ستایلە تاقیب بکەمەوە. بەڵام چۆن ئاشنا بووی مامۆستا؟ چۆن ئاشنا بووی بەم ستایلە، بەم سیستەمە نوێی دروستکردنی تابلۆ؟ حەزی وێنەکێشان لەلای من لە منداڵیەوە با بڵێن هەمیشە برەوم پێداوە، بەڵام پێم خۆش بۆ کارێکی جیاواز بکەم. لە منداڵیەوە دەستی وێنەکێشان و عەز و خولیای وێنەکێشانم هەبووە. بەڵام بەو ڕادەیەکەوە خێزانەکەم، دایک و باوکم و هەموو ئەوان ستافی کە لە ماڵ لەگەڵ من پشتگیریان کردم و هانیاندام بۆ ئەوەی ئەو ڕێزکەیە نوێدا بنێم بۆ ئەوەی بتوانم پێڕەوی بکەم. بەڵێ مامۆستا کاروان، مامۆستا کارزان، وەکو دەستکەوتەکانت تا ئێستا مامۆستا کارزان عومەر چی بەدەست هێناوە لە هەرێمی کوردستان لە ڕێگای ئەم داهێنانە نوێیەوە؟ لە ئێستادا لە هەردوو بواری مادی و معنەوی با بڵێن کاریگەریەکی هێزگار زۆری بۆ سەرژیانی من دروست کردووە. وای لێکردم کەوا من بە خەڵکێنێکی هێزگار زۆر دەتوانین بڵێن لەسەر ئاستی نێودەوڵەتیش من بناسێندێ. چونکە هەر کاتێک من ئەو کارە نوێیانەی کەمە بە تابلۆ شۆ ناوزان دەکرێت بڵاو دەکرێتەوە لە چەندین ماڵپەڕ و پێکە و ئاژانسی عەرەبی بڵاو دەکرێتەوە کە ڕێژەی بینەریان دەگات و دەگاتە چەندەها ملیۆن بینەر. ئەمە لە ڕووی نێودەوڵەتیەوە، هەروەها لە ڕووی میدیای کوردی بەگشتی چونکە کارێکی نوێ و سەردەمەیانەیە بۆیان شتێکی جیاوازە. وای کردووەکەوە دەنگدانەوەکی هێزگار زۆری هەبێت و بۆ ژیانی خۆشم بۆ لایەنی مادی لە ئێستادا وەکو بڕاندێکی تایبەت مامەڵەی لەسەر دەکرێت و خەڵکانێکی زۆر خواستی کڕین و حەزی بگەشتن بە تابلۆکانی کارزان عومەریان هەیە. بەڵێ مامۆستا وەکوتر شتێکمان لەبیر کرد باسی بکەین چۆن بوو کارزان عومەر بەم هونەرە ئاشنا بوو، یعنی لە ڕێگای کێ بوو، چۆن بوو و ئەگەر هەندێک بڵێ چۆن ئەم ئیشە ئەنجام دەدەی؟ زۆر باشە. سەرەتا وتم ئەبێت حەز و خولای وێنەکێشان لە ناخی مرۆڤەکەدا هەبێت، بەڵام من دەمویست ڕێگایەکی نوێ تاقیب بکەمەوە بۆ ئەوەی شتێکی جیاوازم لێ دەبچێت. هەڵبەتە هیچ شتێکیش بێ سەرچاوە نییە. من ئەم هونەرێ من لە وڵاتانی ڕۆژئاوابوونی هەیە وەکو ئەمریکا، باشووری ئەمریکا، لەوێ وەکو سەرچاوە و کەوا زانیاریم لێ وەرگرت بە دڵنیاوی یوتیوب بوو. بەڵام ئەم کارە پێویستی بە کۆمەڵێک ماندووبوون و ئەزمون هەیە. ڕەنگە فکرەکە ئاسان نەبوو، ئاسان بوو سەرەتا، بەڵام جێبەجێکردنی کارێکی قورس بوو. من یەکەمین کاری تابلۆی سپراشۆن دەگەڕێنمەوە بۆ ساڵی 2010. لەو کاتێدا من یەکەم جارم بوو ئەو هەنگاوە بنێم تاوەکو ئەزمموی 10 ساڵی کارەکانم لە ئێستادا بە دیارکەوتەوە خەڵکانێکی زۆر با بڵێن بینەری کارەکان. بەڵێ مامۆستا کارزان، لە کۆتاییدا پێم خۆشە بزانم لە داهاتوودا مامۆستا کارزان خۆی لە کێن دەردەبینێت
پێی خۆشە لە داهاتوو بگاتە چ ئامانجێک؟ زۆر زۆر سپاس. هەڵبەت پلان و ئامانجی ێزگار زۆرم لە پێشە لە ئێستادا گەورەترینیان کردنەوەی گەلەری و تایبەت بە تابلۆکانی خۆمە، هەروە دروستکردنی پرۆگرامێکی تایبەت و جیاواز بۆ یەکەمین جار لەسەر شاشە و میدیای کوردی لە ڕێگای تابلۆی سپاشەوە ئەنجام دەدرێت. هەروەها کردنەوەی ئەکادمیایەک بۆ هەموو ئەو کەسانێکەوە خۆلیا و حەزی فێربوونی ئەو ڕێزکە هونەری منیان هەیە، جا چ لە کۆلێژی هونەرە جوانەکان بێت، چ لە پەیمانگای هونەرە جوانەکان بێت، بە شێوازێکی ئەکادمی درێژە بەو ڕێبازە هونەریە بدەم. بەڵێ کارزان عومەر داهێنەری براندی تابلۆی سپرا لە هەرێمی کوردستان و عێراق بەگشتی زۆر زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە، زۆر خۆشحاڵ بووین بە هیوای سەرکەوتنی نایاب بۆ جەنابەت. زۆر سپاس، هیوای سەرکەوتن بۆ ئێوە، خۆشحاڵ بوو.